چەند شاحینەیە؟ 10 شاحینە زۆر باشە. یەکی دەفتەری خێری تایە؟ طبعاً هەر شاحینەی قابلە نەبابێ احتیاجی چییە با کارتۆنی هێلکە 5,000 بچێتە سەر وەنی قابلە خەڵک ڕۆژی کارتۆنی هێلکە بخوا خەڵک بە هەموو شتێک ڕازیە من خەمم نییە. چی بووە؟ پاشا چێتی؟ پاشا نەخۆش کەوتووە. پاشا نەخۆش کەوتووە؟ ئێوە بەچ دیتانە؟ خوای پاشای چی دێنێت؟ خوای چی دێنێت؟ بەبزەم پاشا نەخۆشە. هەڵۆ لەکوێی؟ فەرموو قوربان ئەمریکا. بەڵێ قوربانی چی بە پێی ناوەکە وایە هەڵۆ ئەبوو کە باڵم کریتە بە 1 سانێ بگەشتای تێرە بەڵام دوای 2 ساعت بۆ مەگەی ئەمریکا قوربان. پاشا نەخۆشە. چی؟ جۆ بگرە لە 5 دقەیە ئەبێ ڕاکەی دکتۆر فەریدم بۆ بگەینتە ئێرە. شەڵا چاکە بێ دوعای خێری بۆ. چوار خولێکمەوە دەڕاکە. باشە بەسەر چاو قوربان. پاپی بڵێ پاشا چا بێتەوە؟ چاگە بێتەوە کوڕی من خوا گەورەی ئینشەڵا. پاپی تەلەفۆنێ بۆ دایکم بکەم. نەکەی ئەمان نەکەی تەلەفۆن بۆ دایکێ بکەی ئەو لە ئەنتالیایە با جەوی لێ تێک نەچێ ئێستا بزانێ پاشا نەخۆشە بەخوا زێت جەڵدە لێ خوا پاشای چی دەدێ. کاکا تۆ لۆ لە من ناگەی برام کوورە برام ئەمن بەس ئەو مانگەی 100 نەخۆشم نارتەکنێت و کەمە 100 نەخۆش کاکە ئەدی کو برامە لەگە ئەولاژ اتفاقم کرد ئەوان زیاد دەکەن ئەگە زیاد نەکەی بەخوا یەک نەخۆشم نانێرمەکردنی ناوەڵڵا ئەوزە کەیفی خۆتە فکری خۆت بکە و جوابم بدەوە. تا دووریژە مەرحەبا. دوای قسە لەگە دەکەمەوە جارم میوانمێ دەیق فکرکەوە جوابم بدەوە. کاکە محەممەد بەخێر بێ. ژکات زۆرجیان بە قوربانێ بم فرای کوڕەکەم کەو خەریکە ئەمریە. قەندۆ ئەرە بەخوا زۆر هیلاکە. کوڕە کاکە ئیزعافەکەت بکرد با بدینە. بە قوربانێ دکتۆریان با بدەم و دەستەی ئیزعافم لەکوێ بۆ پێیاکرێ. لا حول ولا قوة إلا بالله. هەستە بابڕە. سلام علیکم. وعلیکم دکتۆر گیان چۆنی؟ باشی کاکە بە قوربانەوە فریاکەوە با بڕۆین. چیەوە؟ کوورە براداغا وەزی زۆر پەرێشانە. یعنی جەڵتە دەیدا لە کۆڵ منتیقی بووە؟ ئاگە لەدەم بێ قسە جوانکە. کاکە بە قوربانی بم بۆ کوێ بی من کوڕەکەم خەریکە ئەمریە برای باوکم دکتۆر بە قادری خوا. ئەوە کوڕەکەی قەندۆ زۆر نەخۆشە کوڕە فەقیرە کوڕە هەژارە شام بە قوڕەکانە هەر ڕای ئەو خوایە دەچم بەس ئیلازش دەکەم و دێمە کوورە پاشا نەخۆشە پاشا. پاشا نەخۆشە چۆن؟ نابی پاشا نەخۆش بی دەبی پاشا تەمەند درێژ بی نابی بلێ بشکۆخی بەس کوڕە فەقیر خوا ڕەحمی پێ بکە بە تەمای خوای چاوەڕێ ڕەحمی خوای. دکتۆر گیان ئەی قەندۆ. کوورە درەنگە با بڕۆین کاکە. ئەخر یەک چ شتەیە با پێت بڵێم کاکە ئەوە ئیختیساسی من نییە مەوزوعی پاشای کاکە ئەوە لە بەخاتری مراداغای جارەکەی دە من دەرجەکەم لێدا بیبنە دکتۆری مختەس. کوورە کاکە گیان مراداغا ئیختیساسی لە اختصاص نازانێ درەنگە با بڕۆین. کاکە ئەتو قەندۆی نییە ببەکن دکتۆر سمکۆی دکتۆرەکی زۆر بەجەرگە. ئەی قڕ بەسەرم لەم دکتۆرە. لانك لانك لنكولي لانك لا درها ناري واستابينا جميل ئەو بزانە ماڵە دراوسێ با چیان لێ قەوماوە جەمیل بەشنەکە بۆ نێڵێ ڕیشەکەم تاشم حیماکەم دیە دکتۆرێکی بردە ژوورەوە ئی حەقمان چێوەکەی مشکلی من لەوانێ مناڵێکی نەخۆش بێ یەکێ نەخۆش بێ مناڵی چیژنەکە لە ئەوروپایە شتێکی لێ هاتۆ منەزانم تۆ چوو زانیژنی لە ئەوروپای شتی بەسەر هات دەجەمیل با بچین یارمەتیان بین کوڕی ئێمە حەقمان چێوەکەی مشکلی ئێمە بچین یارمەتیان بین 20 زاد ئەمەمە من ڕقم لێت ئێمە تاجیرێکی زۆر بێویژدانە ئەمە جواب زام عقلی بەلای سیاسەتی شاچی حەزم لەو نەوعە پیاوانە نییە دەوەرە خاولێک بۆ بێنە ها بەو دەم و چاوسەر با بڕۆین سێ دەوەرە ئەملاوە قلقم قوربان. چی بوو دکتۆر؟ هیچ نییە خۆ نەمردووە بابا خوانەکە بمری کوورە مردنی چی بەخوا بە قژەڵ تەواسمەوە بەڕاستە؟ ئەو بمری ئەمیش دەبی لە گەریب چوە ناو قەبرێ. چۆن؟ ئەوە پێم لە سەدانا کە لە سەر چی دانا؟ مەقسەدم یعنی بەجیازی فەحسێکی جوانم کرد جەڵتەکی گچکەیە جەڵتەی چی؟ نەنە یعنی هەوای پانکەی لێدایە بڕێک سەری دەسوڕە هیچ نییە. ئەیستا چی لێکەی؟ هەر ئێستا تەحویلی خەسخانەی دەکەم ئێستا تەلەفۆن و ئیزعافی دەکەم. دێڵە دەی زوو. وەڵاهی ئەگەر بکرێ ئیسعافەکە فەوری بێ مەمنوون نەبم. ئیزعاف هەر بەخۆی فەوریە.
خوا دکتۆر جغەرە بکێشێ دەلای ببەگوێتەوە چ؟ ئەو پاکەتە ئاها ببوورە لێم تێکچوو ئێدە زوو کە دەی ئەی باشە باش ڕقەمەکەی بینمەوە ئەلو کاکە هەر ئێستا ئیزعافەکەم دەوێت لە بۆ ماڵی مراد بەک غەڵەت لو غەڵەت مراد ئاغا بابە مراد بەگ لە کەس نەزانە ماڵی مراد ئاغا جميل إسعاف هاد مبروك جميل إسعاف وي شو مالي مراد آغا ئێمە ئەقمانچە چی بکەین ئێمە چی بکەین مراد آغا بردوا تۆ چوو زانی لەوێ بووی تو نازانم حماكي مراد آغا لقلانا بو ئەجا با لەگەڵیانە بێت چیاڵە باوکی نییە دایکی نییە یەکێ نەخۆش نییە تۆ هەقت چییە؟ رقم دراوسيو والله هسه تلفون بالرابعاكم چۆن لەگەڵ ڕابیعاخان ئەم گەڕەکەتان تێگاوە ئەڵێ بورجی مراقەبەن هەر سێری ئەم ماڵ و ئەو ماڵەکەن بس جرسة الو الرابعة جان شوني نوزاني ومراد آغا مردوا ها أمر ديو دبراكيتي براكي مردوا أي أو نبي خشكاكيتي نايكي كان لي مردوا دباشا دي ناي دباشا إيشا كان كدواي من هلا تسم دواي تورا أسباب نستا ئەری ئەمەی تۆ ئەڵەی مەتەڵە یا دایکێتی یا باوکێتی یا خۆتی کچێژنەکە عیبە کەی هێنایانەوە چین؟ مراد آغا دستشكاوم يوم دنجي وزعافة بضلمان بربو منو جميل وتبراكة بابروي دراوسيا خابة بالليقل خابتانا خەریب و دەستکەی بە چاومان شاتە لە چی حیامان مە بە ناوێرین بشینە شوێنێ یەکسەر دەست پێەکەی وا براژنەکە بکرێت تۆزی ئەو زیقەکەم کەیت و مناڵەکانە ترسن ئێمە فێری و فۆزایانین ئاغاجان ئەمە نەخۆش بوو جەڵدەلی یا چی؟ وەڵاهی نازانم کاک جەلیل قوربان جەمیل فەرقی چییە جەلیل و جەمیل من خۆم وەزم تەواو نییە خۆی نیەت شەتە نازانم ئەزانی چۆن ئێمە هەرچی تەعامەکانیشی هەیە و مناڵەکان شایەتن هەمووی لە ئەوروپا و لە ئەڵمانیا بووێنن بەسەری خۆم نازانم ئەمە چی بووی بوو خۆیان پاشایی چی لێ وڵی ناشکوری نەبێ ئێستا عالەمەکە هەمووی نەخۆشیەکە جەڵدەلێ یا یەکێ شەکرێتی یەکێ زەختێتی وەڵڵا. دڵێتی ئەوە تا خۆ من قسە بۆ ئەوەکەم بەجێی هێشم بەم خەڵافەتەوە ئاخر هەمووی خەتای توێ من چۆن ئێمە ماڵی ئاواوە احتیرامم نەگرێ آره دبا سەرپانە بی تۆ لەبەر هین ڕۆیشتن هەستا هین چییە؟ نازانم بڕۆ بابڕۆ هەسە بار ڕاکەین لەبەر هین چیتان کرد الحەمدلله سەلامەتە ئەی کوا بۆ لەگەڵتان نییە ئەوەتە لای دکتۆرە دا وەڵا ئەوە شروعبی کۆخەیە ئەوەتەوەتە سۆپرای باشە هاتەوە من هەتا ماوە مەمنونی تۆم قەرزاربارێ کردم ئەوجا ئەگەر ئیشتان نەمای بە من ئەمن دەڕۆم لە بە ئەو نەخۆشەی بۆ چۆ تۆ داوەتی خۆمی تۆ حەزەکەی بچنە سەر باوکی من ڕاکە بە پاشای سراحەت کات دەبڕۆ ئێوارەم بۆ باخەکە داوەتی مەڕێکی مەحشی بووەکەم من جەمیل ئەمە پاشایە بەڵێ ئەمە پاشایە خەریک بوو لە قادرمەکانیش بکەومە خوارەوە شوێنێکم پشکێ باشە ئاواشیان بۆ کرد بە ڕوخسەتتان ئەو تەلەفۆنی جواب دەمەوە تەلەفۆن نەفەر حەج کەسێکە بڵێ ئەمشەو داوەتی ئاغام نایە ئەلۆ بەڕاست کەی لێ خوافووی کە ئینا لله وئینا ئیلەیهی ڕاجعون خێر دکتۆر فەری چی بووە ئەو نەخۆشەی بە تەمام عەمەلیاتی کەم لەبە پاشای تاخیرم کرد دەرێن تازە مرد ئەجەلەکەی وا بۆ ڕۆژی تەوا بۆ ها کاک جەلیل نەخێوانە بە هەزاران گەنجوانەیە لە خەفەتا دڵیان وەستاوە هەزاران گەنجوانەیە لە بەحری جاخنکاون کەس خەفەتیان بۆ ناخوا تۆش بۆ ئەم جووچکە جرد فرد حەریق ئیسعاف دار و بەرداتوە بێلەزەتان کردووە بابی چی بووە ڕۆڵە پاشا فڕی بە شەرەفم پاشا فڕی گەرمەسار
بێریە کچێ تو بەڕاستە بێری کچێ نەگبەز بابم هەموو دنیا هەموو قەوم و قیلەم بڵێ ئەوەی مەخوازە ئیلا توی دەخوازم ئەلو بێری ئەبۆگیان چۆنی ئەزیزم دڵی منی بێری جان من زۆر بێتاقەتم لۆ من وا هەست دەکەم من و تۆ بۆ یەکتری نابین کچێت خوا ئەو قسانە مەکە بەخوای ئەمن دەمرم خوانەکە بەڵام باوکم ئەمڕۆ دوامۆڵەتی یاوە ئەگەر تۆ نەی داواکارێکم هاتووە مەجبورم شووی پێ بکەم کچێ دەوامەڵێ ئەمن وا خۆم حازر دەکەم یەکسەر دێمە گوندی کچێ ئەمن 40 ساڵە تەمەنم لەناو ئەو هەموو کچانەی لەناو شاری هەیە دڵم توی هەڵبژاردیە ئەمن ئیلا توی دەخوازم ئەبۆگیان جانی عەبۆی من ئەتوانم پرسیارێ بکەم هەرچەنە ئەزانم پرسیارەکەشم دووبارەیە بەڵام پێم بڵێ بزانم تۆ بۆچی لەناو ئەو هەموو کچە جوانەی شار و شەهادەدار و خوێنەوارەیە منە هەڵبژارد حیاتم ئەدی ئەم بەتوم نەگۆ کچانی شار با بە هەموو خەریکی بۆ تۆکس و فیلەرن هەموو ئەو لچانیان ئەو ئەستور کردیە ئەو ڕوومەتان ئەستور بە ئەو چاوانی هەموو ئەو ئالیاتە وەرە تەمەشای زۆری کچەکانی شار بکە بە شەڕەفم دەلێ شار عینەنسینە هەموو یەکشک بەزەوەندە هەرەوەندە نابێری جان حیاتم سێ بابە نەما نا ئێستا هەموو عاشقی تیکتۆک و سناپچات و ئینستەگرام و چاولێکەریەکە نەسەری دیارە نەبنی کەس بە کەس نییە جیلیمە نەما ڕۆی کچێ ئەمن عاشقی لادێمە ئەمن عاشقی ڕەسەنایەتی کوردایەتیمە کچێ من عاشقی دەنجی شەوشالیمە کچێ دەنجی ماملەی کچێ دەنجی حەسەن زیرەک ئەو حەیرانە خۆشانە عاشقی لاوچیمە بابا من ئەو شتانەم خۆش دەوێ بێزار بووم لە هاژاژی ناو شاری منیش تۆمەوێت منی ژێکێکمەوێ خۆشی بوێم لادێکەمی خۆش بوێ مانگاکانیشمی خۆش بوێ بیری جان چای مانگایەکانت ماز دەکەم کچێ نیوچەوانی کەرە بۆری ماز دەکەم بە قوربانی مەڕەکانتان دەبم وەڵڵا کچێ نییە لوچولێوی بزنەکەی تەگەکەی ماز دەکەم جێ سەیارەکەشتان دەگەزم زۆر باشە ئەزیزم من چاوەڕێتەکەم حیاتم وا خۆم حازر دەکەم و بەڕێ دەکەوم خواحافیز ئەزیزم خواحافیز دڵەکەم خواحافیز ڕۆحەکەم ئەوە کچم بێری چۆنەوە زوو هاتوویتەتەوە ئەوەی ڕاستی بە باوکیان سرم زۆر یێشە سەرێ بووێشێ بە قوربان وەڵا نازانم باوکیجان تۆزی هەستم بە سەرێشە کرد بەخوا سەرێ ناشێ ئەوە بیری عەبۆکەی وامەڵێ باوکیگیان شەرمەکەم چێ ڕۆڵە کچی ئێستا کوا شەرمەکە بەخوا بیری عەبۆکەیەوە چی عەبۆ دەنگی نییە باوکیگیان ئەو بەڕێ کەوتووە دەجەڕەسێکی بەو کە بزانین گەشتۆتە چۆ بەسەرچاو ئەلۆ سڵاو چۆنی خۆش بێری جان دڵەکەمە تو باشی باشم سواز ئەوە هینە باوکمەوێ قسە و لەگەڵاکە باش لەبێنە ڕۆڵە بێنە ئەلۆ باشی کوڕم دەست ماز دەکەم ماما تو باشی یاخوا باشی ئەوە گەشتوتە چۆ عەبۆ گیان وڵڵا برێم چ لە جێیەکیمە بەس ئەوە ئارد و عاسمانم لێ دیارە چیا و عاسمان کوڕ بە ماتیقەیە بە هەمووی هەر شاخە و داخە و ئاسمان دیارە ئەزانین چۆنە هەر بە جادە قیرەکا وەرە ئەم دوو شاخەکەیە
الله 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 يا ستار 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 ماما داوە لێ بندەکەمەوە سیارەکەم عاتڵ بوو دوای تەلەفۆن لێ دەکەم. باشە دەیخوا حافیز کوڕم ها کچم باوکە گیان چی وت؟ بەخوا کچم هەرچەند سەرهێنم و سەرە بەم ئەم کوڕە لە کوڕێکی ساختە چی ئەچێت عقڵم نایبڕێ بێ بۆ ئێرە لەواچی ئێستش لە شار بێ بەرەو ئێرە نەهات بێ وانە باوکە گیان بەخوا من یەک ساڵە ئەو کوڕاناسم درۆشتی وا ناکە زۆر ڕاستگۆیە ئاخری خێر بێ کچم ئاخری خێر بێ. ئەوکە من سوانم ئەو سیارەیە چیتی ئەمە کەینێ دەمە چی نەمزانیە بەو خدایان بەزانم باشم. ئۆی چگەرمە گەرم نازام دەست لە چێ بدەم وڵای یا ڕەبی خوایە لا حول ولا قوة إلا بالله. ئەلۆ قەحتان کوی باش حیاتم قەحتان جان ئەوە لە ڕێیەکی مەسیارەم عاتڵە کەسیشی لێ نییە قوربانت دەبم هەر کۆچی بینیە خۆت بگەینە من بەس دەڵێ سیارەم لە بندەستە چکە ئەنگۆ فێرن یەکسە دەڵێ سیارەم لە بندەستیە کورە قوربانت دەبم کورە ئەوە تەمەنم بووە 40 ساڵ تازە بە تازە چیژەکەم بە دری عراسە دەچمە وێن دەرێ قسەیان لەگە بکەم کورە قوربانت دەبم کورە ئەوەندە ئیشەم بە تووکەتیە کورە جێیەکە زۆر چۆلە بە قورعان کەسی لێ نییە یعنی نایەی تەواو حیاتم تەواو دەست خۆش بی مەمنون دەست خۆش قوربانت دەبم سیارەم هاتبە سیارە کورە ئەی هاوار کورە من عاشقم عاشق کورە لێم تێ بگەن کورە ئەی هاوار دەڵێ ئەو مەنتیقەیە لە سەخەری تەی نییە کەس دیار نییە کورە تێم بگەن عاشقم عاشق. ئەوە سیارە هات قوربانتان دەبم بەس ڕاگرن سیارەم عاتڵە سیارەم قوربان دەم بەس یەک دەقە سیارەم عاتڵە سیارەم عاتڵە کورە دەڕاگرن کورە خۆم و سوالکەر نیم کورە من عاشقم عاشق دەمێ عشقی خۆم ببینم کەس ڕناگری. ئاخ دایە بۆ دەنگە دەرنایە ئای ئەرێ کاکە دەوازی لێ بێنە با ئیسراحەت کە ڕجات لێ ئەەکەم دایکمان و خۆشمانەوێ و ئەی خۆ من ڕقم لێ نییە ئاخ دایە ئەو سمۆرێ بۆ حەوشە هاروسە بۆ ئاوا لێ هات لا حول ولا قوة إلا بالله ئەرێ کاکە بۆچی وا ئەەکەی ئەرێ دەوازی لێ بێنە بەخوا بۆ معلوماتە لەو نرکەشی تێکم لەو ناڵەناڵەشی تێکم ئەوە ڕێگەڵێت حەزم لە کەبابی مەحشیە حەزی لە کەبابە ئەو لە هی کەبابە ماوەیستە بۆ ناڵێ خۆم حەزم لە کەبابە من کو ئەوەنە کەبابە خۆ من ئەوەنم فەلافلم خواردو خەریکە خش دانیشم بەسە بی بڕۆی تر بۆڵە بۆڵ کاکە باب خەوێ ئاخ دایە ئاخ دایە ئاخ دایە ئەم برایان چەند عاتفیە ئەی هاوار کاکە بەس خەفە بخە دڵی خۆتەوە بە قوربانت بۆ مەسەلە عاتفی نییە براکەم نڵم بە هەزە نوتێکی قۆڕمە بکەم تۆزی پێ بکەنین بۆ دایکم عادلی مامە نوکتت بۆ بجارەت و پێ بکەنی ئاخ دایە دەهەزە دەخۆشمانەوێت دەهەسە چیرۆکێکمان بکەهێنی علی بابا و چل حرایم با تۆزێ خەومان لێ بکەوێ بەخە یەک سەلاجی 16 قەدەمە بی داوای چیرۆکە بۆ بجارەتەوە بۆ تۆ مناڵی دەباشە دەتۆش دەفەرمو دەبی بۆ تورکیا دە دکتۆریکی پێ بکە دەدەی ئەرێ کاکە جار ئەرێ تاران و تورانمان پێکرد تورکیامان پێکرد ئەرێ کاکە دکتۆرەکەوتی هیچ عیلاجی نەمابی بنەوە تا خۆ ڕەحمی لێکە وەڕەحمی پێکەین دایکم بمرێ ها بەخوا یەک شتی لەبێت یەکەی هەردووتانە کوژم هەردووتان نابێت بەخوا لە پێشا خۆمە کوژمین جاتۆ نەوشیان نابێت بەخوا و کوژم یەک شتی لەبێ و دایکم کاکە جان خۆ من واناڵێم برام دکتۆر وا ئەڵێ بە قوربان منەزانم دایکم بۆ ئایدە هاتووە بۆچی ئەو داخی نەجووی برامە چەند ساڵە ڕۆژتۆ بۆ ئەوروپا تێگەی چوو بۆ شاری ئەنماڵیا بزانە من ڕەحمی جوڵا بێسە لەو دایکت فەقیرم بەر کاکە جان ئەنماڵیا نا ئەڵمانیا بزانە قسە بکە چه فەرقی چیە نون و وڵامێکە پاش و پێشی پێ بکە خۆ تیارەیە ئۆ بێری جانە ئەلۆ ها بێری جان ئەلو ئەلو
ئەی هاوار شحنیش نەما گورای هاوارەوە چێوە وا دەکەم شحن نامێنێ سەیارەم عاتڵە کەس بۆم ڕناگری ئەمن چ عاشقەکی بەدبەختم ئەی هاوار ئۆف خوای گیان من بۆنە بێبەختم ئەمە چی ئەم لوشکە لوشکە ها چێوە ئاگری بۆ ئەگری کچێ باوکی گیانە بە مۆبایلەکەی داخرا جاقیر و سێ ها کە پێ دەڵێم ساختە چی ئەوە نیشانەی ساختە چیەکانە ڕۆژێڵێ شەحنم نەما ڕۆژێڵێ بەنزینم نەما ڕۆژێڵێ باوکم بردووە ڕۆژێڵێ پورم بردووە کورە ئەمانە ساختە چی کچەکەم باوکی گیان ئەوە لەو جۆر و قورانە نییە بۆ ئەبووە لە قەمەرێکی کەوە هاتووە باوکی گیان من ئابۆم خۆشەوێ ئەو لەناو ئەو هەموو کچی شارەیە منی هەڵبژاردووە چێ کچەکەم درۆکە درۆش و چۆن بە مۆبایلەکرێ ئەوە تا لە 50 تەلاقەیرێت باوکە من ئەڵێم ئابۆ لەو جۆرە قورانە نییە تۆ بۆچی باوەڕ بە من ناکەی وەرە چۆن لەوانەنی ئەمری تۆ ئەبۆ زەمێنە کچێ وەرە بێریڤان وەرە نەڕۆی وەرە خوا بوو بڕێ بۆ چ کچێتی ئەی هاوارە وڵاتە لەوەی لێهات وڵاتی سوڵتان مزەفەری وڵاتی کاکە ئەحمەدی شێخ وڵاتی پەشێوی گەورە وڵاتی بێکەسی مەزن ئەخرانگۆ شارتان لۆ خۆشەویستی نووسیەوە بەڵام کەسی خۆش ناوێ کەس ئامادە نییە جێ لەویت کە ڕاگری کەس ئامادە نییە جێ لە مەعاناتێویت کە ڕاگری کەس ڕەحم کەس ناکە وەڵا هاوای بێت یارە کورە هەموو خۆت بگەینە هەموو کورە خەڵچنە بمگەنێ ئەخیری گەیشتە هاوای هەموو مرازترا خەڵچینە بمگەنێ خەڵچینە کەس بەهانام نات وا قوربانی خەڵچە و گوندەی دەبم کچم بۆ ئەگری خراپە بۆ چاو عەزێتی پێگا چی بکەم باوکە تۆ بزانە 2 سەعات ئەو کوڕە تەلەفۆنێکی بۆ کردین هاتیتە سەر قسەکەی باوکە تۆ ڕاستت کرد باوکەی گیان باشی کا حەمومین یا ڕەبی خوای بکە بە خاتری گەورەی خۆت شفای ئەو دایکم دەی خوای ڕەحم بۆ دایکم بکەی خوای شفای نەخۆشی موسڵمانام دەی خوای بۆ خاتری قورئانی عەزیم خوایە شفای ئەو دایکم دەی تۆ ڕەحمی لێ بکەی چاک بێتەوە باشی کاکە چیتە 20,000 بەرێتەوە بۆچی تە دەتۆ بمەرێسە تێدەگەێن ئاخ ئەو جلو بەرگەی تۆ ئەو نەچۆتە سەر دڵم کاکە بۆ تۆزێ خۆت ڕێک پێک ناکەیت تۆ خۆت بینیوەڵی چیت ئەی بۆ گەڕێک پێمەڵێ لە هەموو کەسێ قۆستری ماشەڵڵا لەو قۆزیەوە بۆچی تە ئەوە ئەم شەو باوکم هاتە خەوم وتی ڕۆڵ ئێوە شعورتان نییە دووز لە حیتە ناتوان تۆزە سەر پێ بۆ دایکتان بکڕن ئەوە سەر و پێی پێکڕم دووکی پێی بۆ کڕم یەمەوە ئەرە کوڕم تۆ بە شەری ئەرێ سەر و پێچی بۆ خاتری خوا ئەوە لەوەیە ماوە سەر و پێ بخوا کورە کوڕی باوکمەوە دکتۆرتی بەس شوربای بدەنێ بڕۆ دەرگای بکەرەوە بڕۆ دەرگای بکەرەوە خیسە وەختی دەرگایە بڕێ بێت احتیمالە دکتۆرەکە بێ کوربا بە دکتۆری چی دکتۆر ئیزنی داوە دکتۆری چی دەبڕۆ بیکەرەوە ئەرێ بەس بڵێ ئیزنیاوە دایکمێکی لە نایە دەبڕۆ بیکەرەوە قورد بەسەری عەبۆ ئەو دەرکەیە دەنگ چینێ دەنگ وا هاتم لۆ دەرێ سلام یاخوا بە خێر بێت دکتۆر گیان دایکم زۆر هیلاکە باش زوو فریاکە دکتۆر نیمە دکتۆر نیت دەبڕ خوا بداتێ خوا بداتێت ڕاوەڕە خۆ دەڕۆژە کردیمە بەریە کورە کاکە خوا من دەڕۆژە کردیمە برا بەریە کورە لێ کوڕی بزانە تووشی شێتە چاتیمە لە ڕێی خوای چێشێتە زایتە مەوزوع باوکە ڕوو سەری
زيت الموضوع شيشتك صرف بابك شيتك اي بابا روح ما تشيلي شيتك بوعك الشد والشر ما من اللي شيت كاكا داوي اللي بدنا كاين فرموا رجلوا بخزمتك كاين كاكا زور سباس عندك ام بو خداينيا او ليم قوما يا سيارة كمنيا وش اما عادت مع بيش بين فرمونيه تجورو هل بكلي بين او دزانيت يا بو خدايا من وقت مني زور دمي عشق كي يخون ببين اي حزلك اللي لا السلام عليكم كاكو تاكيشكو دريم يك بالسيارة ما هي اتلو دوكراس لسيق لبكر دي اربع بتوقت يا بسروا او اقل امان تشلكن حازل لبرما رجل دي هي السلام عليكم ناجو هاتي توا برا مرة سيريكا بسم الله الرحمن الرحيم أنا ودايك ما هي قابله باوكم بيه ناجو چەند ساڵە چاوەڕێم کردی هاتیەوە هاو نزو چه من نزو نيما من عمو قربان بقول نجوم اقلاني كلاني تي ديبو داكي عمو نزو نيما يا براكم بقربانت بمكاكا جان نجو برامانا چەند ساڵە لە ئەوروپا ناتۆ دەدایکم بە تاسەی ئەوە لە جیا کەوتووە یەک مانگە هەناسەی نێنتخینیە دکتۆر ئیزنی دابوو ئەوەی سەر لە بۆنی ئەوە هاتوۆتەوە سەر پێ هەچی ئەڵێ لە دنیای بۆ دەکەین بەس بڵێ نەجۆمە مەڵێ عەبوومە ڕۆڵە نەجۆ ئەی چۆنە مناڵەکانی نەهێناوەتەوە من داري من تاس عاشق بما جنن هنا عزل لك الليل دفرمو دا جان فرمو دفرمو ولا داعي هذيك فرم ثاني شيء فرمو نجو يبرام نەجۆ ڕۆڵە گیان یاخوا بە خێر بێتەوە ئەوە ڕۆڵە بۆ ڕەش بۆی هاي بقرآن بلا من سي ساعات اللي بقى روجا قرمي اي كردستاني على قرده باري بخذ المانيا زور قرمه وزلاي جنوبك ئاها دەڕۆڵە باسی تۆزی ئەمانیان بۆ بکە بلا امانيا يتسامن مال ناس تيماني بزردهم امانيا زور خوشه بلا اري والله امانه زوره اري والله ئەڵێم ڕۆڵە لەوێ مەعاشتان هەیە هذه كونيا حتى بخويا رادا قد بيغانش كورا كاكا تساوى كم كورا يار ما تيمنا قربان تاعنا من باب روما من دزايت من كاكا او شو بس دا دمي بلو كسي بتسوي خوش مدبي بقران ما يقام بميردي ددن بميردي ددن بميردي صالة بخوش دبي قربان تاعنا بس ايش بيت صباح تكتك والله دا تشاو دولار النزو هاتوا اتو تيم بقينا مشكلة تو تشي كاكا بس تبلي كورا كاكا امن ياك كم خوش دبي هاتم على اساس بتسمى ماليان تفاهم يعني لقب كمس للرسالة مع طلبوا بكزلو يرانا قرتم ادوا شحن من ما بابي انا هاتم جايش بيرس القربان تاعنا بزيار متيم دن بلكو دايقمي بخواي نايقمي بميردي دن براكم كاكا نجوي برام جني هي إسا أقر بليم أتين بو داوي جن أخذ دايكم بي قبولني رساوة كم ده ترتيبكم لوب كان بقربان تاعنا كاكا خم النبي مادام تو أنا بياوي هاتي لقلي ما وصيتو دايكم مبوني تو تشاك بوي هستا يسر بيه وعد بيه من بخم دي ما داخوازي جنبوت قربان تاعنا ممنون خم والله النبي بس ارتاو ممنون دورك كاكا نجو ورا توزك باسي استراليا من بوبكا هذا استراليا نيا المانيا داي جان أما يشتكت بيه بليم بس نابي ضلت ايش تبكى داي جان نجو لألمانيا جني طلاق داوا هايڕۆ آخر دەتوو بۆ سەبات تێتگەێنم ژنەکەی ئەوروپیە لەگەڵ تەبیعەتی ئەم کوردەی خۆمانە ناگونجێ لێ جیاوەتەوە بەجێ هێشت و وازیە ناو ڕۆشتووە ئێستا هاتوۆتەوە ئەمانەوێ ژنی بۆ مارە بکەین دڵی بە کەسێکی ترەوێ بۆی مارە بکەین کوردی خۆمانە با منێم حەزەکەین تۆش بێدایجا باشە باشە اي غدا روج نكش مسوقر كورا ممنون تاعنا والله ممنون تاعنا دا هەستە خۆتان بگۆڕن باوتي دیڵە فەرپو تۆش خۆ بگۆڕدیەوە بە ناشرینی مەیە يلا دای جان ها ئامادەی بۆ شۆ ئەی نەماوە دەچین مارێژن بۆ نەجۆ بڕین من نایەم ئێ بوو لە نەجۆ تووڕم إيه جان بلاو دخم سرسرم هرت أمرك تبد صعوان بس استبابروي نايم كورا كاكا دحلو فصلكم لو كان ديم جو وعدتا ندا بتسين نعشان بلا من وعد من ياهو ئای بەسە
کاکە گیان بە قوربانت بم چاوەکەم خۆتە زانی دایکم چۆتە ناو تەمەن و خەڵەفاوە ئەوە دکتۆر ئیزنی داوە چەند ساڵ لە جیا کەوتووە کاکی من بەس ئەم شەو لەبەر خاتر ئەو دانیشە قسەی بۆ بکە باسی خۆتی بۆ بگێڕەوە کاکە خەمی سیارەکەشت نەبێ من وعدە دەم بەسەر چاوم بەس تو داشەم شۆ قسەی بۆ بکە بەیانی ئەچم ژنت بماراکەم بەسەر سەر و بەسەر چاو ئەی خوایە ئەی خوایە ئەی خوایە شانسەکەیتوە من بابا ئەمڕۆ لە ڕەزاحەت ئەو شەوە لێرە دەمینێمەوە دایە ئەو شەوە تەسبێنە دادەنیشم بەس قسە لۆ دەکەم شەربی نوکتەی وها لۆ برێم ئەوەی لە ئەوروپای بووە نەبووە من لۆت باسکەم الله چەند خۆشە بازی کچومچی جوانی ئەوروپاشمان بۆ بکە بەسە بێ بڕەوە خەجاڵەتم دایجە ئێ باش لە کاکە نەجۆ ئەو تەجی لە من بۆ داگی سەنەبات وەزێ هەڵپەڕین ئەزیلی چدا بژویستێنم ئەی هاوار ئەمن لە دوو نێوارە تەلەفۆن لۆ بێری دەکەم جوام نەداتەوە نازانم مەوزوع چییە کاکە گیان دڵی خۆتون مەکە براکەم شەڵا هیچ نەبووە بزانە کێشەیەکیان هەیە بۆی تەلەفۆنی داخستووە دڵی خۆتون مەکە برام بە تەمای خۆی خوا گەورەیە ئەو قەڵە باڵغیە چی لە لای مالی بێری وەڵا نازانم با بڵێم چی نازانم باشە بەسەر چاو کاکە ببوورە بەخوا ئەمڕۆ مەجالم نەبوو ئیشێکم بۆ دروست بوو ئیشەڵا سبەینە سەری لێم بەیانی زوو دێمە خزمەت ئیشەڵا بەسەر چاو نانە بێخەم بە بێخەم بە ئیشەڵا ئیشەڵا باشە براکەم داوای لێبوردنەکەم باشە باش باش کاکە پرسیارێکمانەیە بەڵێ فەرمو ئەوە چێ قەلە باڵغیە لێرە ئەواتون بۆ داکشەکەی کاک ڕەحمان زۆر داوای لێوردنەکەم زۆر خەجاڵەت بە بۆنەی ئێمە هەموو شتێکە لە دەستدا نا 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 بێری 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 نابینەوە کەسبی بەزنۆ منی بێری وەرلای بێری باوکە بۆ خاتری خۆ چێ بینم بزبە دەبە داخە کاک ڕەحمان چییە مەسەلە تێما گەێنە ئەرێ باوکە ئەرێ تۆ چی کاکە بۆ قسەی ناکەی چی تۆ ئەیدە قسێ بکە خۆتۆ بەردید ئەیدە قسێکە باوکەم چێ مەسەلە کەس قسێ بکە من قساکە ئێ باشە دایجان پێم بڵێ ئەمە کێ ئەوە نەجۆیە باوکە ئەوڵێ چی ئەڵێوە نەجوویە هێ ڕاستەکە ئەوە ساختەچێتێکی تری لە عەبۆ بوو بە نەجۆ ئەو ساختەچی نییە ئەوە عەبۆیە ئەو بوو بە نەجۆی کوڕی دایکم ئەو دڵی دایکی خۆش کردم بەڵام بۆ هەتا دڵی خۆی هەلا کرد